زانکاری پۆلی شەشم ئەم ساڵ ئەگەر خوێندنیش بکرێتەوە نیوەی حەقی ئێمە ئەفەوتێ چونکە لەوانەیە کتێبەکە بە تەواوەتی تەواوی نەکەین چونکە سیستەمی خوێندنگە بە تەواوەتی فەشەلی هاوردووە فریایی هیچ ناکەوین ئەگەریش بخوێنین وەک هەروەکوتم لەوانەیە نیوەی کتێبەکە بخوێنین هیچ کتێبێک تەواو ناکرێ بەش ئەگەریش بخوێنین وەرزی یەکەمە خوێنین ئەگەر من ئێستا بۆ نمونە خوێن کە ئێستا ئەگەر من بچم بۆ شەش پۆلی شەش بخوێنم لەوانەیە کتێبەکە هەر بە تەواوەتی تەواوی نەکەم چونکە هیچی لێ تێ ناگەێ مامۆستا هەرەوە نازانێ بداتە منمانە بۆی ئێمەش قورسە بێ لە ئێمە کۆمەڵە ئاکاتە سەرمان لە کاتی ئیمتیحانان دیشات تەواو شتەکان لە بیرە چێتەوە خۆش نازانی چی ئەخوێنی چی ئەنووسی هەر ئەم ساڵ نییە کە پەروەردە فەشەلی هێنابێەوە بەرەوان لێ کردووە خۆیان فەشەلیان بە پەروەردە هێناوە کاری لەسەرەکەن ئەو هەڵایی ئێستا پەروەردە ئیکا وەزارەتی پەروەردە ئیکا نابێتە ئاساس سەحرەکەی موسا لەم کاتەیە بە تایبەتی چونکەوان هیچ شتێکیان نەکردووە بۆ پەروەردە تاکو و ئەهەنگا و بەهاوێژەوەمانە دواتر قوتابیای ئەمڕۆ یەکی لە مامۆستاکانم پێی وتم وتی من کوڕەکەم پۆلی شەشی بنەڕەتیە نەیتوانیوە شەش بنووسێ ژمارەی شەش بنووسێ کە پێشتر یەکەم بووە چونکو دابڕانی ساڵێکی خوێندن یان لە ساڵێکی زیاتر ئەمە هۆکارێکە بۆ فەشەلی پەروەردە بەم زوانش ینی بە هینێکی خێرا زۆر زەحمەتە بکەینە ئەو ئامانجە کە سەرکەوتوو بین ئەمە یەکەم ساڵ نییە کە دابڕابێ لە خوێندن ئەوەی دوو مانگە بە کەڵەکەکردنی پرۆسێ بە کەڵەکەکردنی بەرنمەیەکی چڕوپڕ بتوانێت ئەوە تێپەڕێنێ زۆر زەحمەتە چارەسەری شەیە چارەسەرەکان تەنیا ئەوەیە دەستی حزبی لە پرۆسەی خوێندن و کەرتی پەروەردە دوورخەنەوە ئەگەر حکوومەت وەڵاممانداتەوە کەوابێ هەموو ئەو پێناسانەی کە بۆ حکوومەت یەکەین پێناسەکانمان هەمان پێکاوە ئێمە وەکو مامۆستایان بەڕاستی نیگەرانین لە دۆخی پەروەردە بەبێ هیچ ئامادەکارێک بەبێ هیچ وەڵامدانەوەیەک بۆ هەموو هاوار و ناڕەزایەتی و چالاکیانی مامۆستایان ئەو ڕۆبێباکانە وەزارەتی پەروەردە دەستی کردووە بەدەوام ئەڵبەتە بەرپرسانی پەروەردە زیاتر بڕیارەکان لەسەر مەزاجی شەخصیە زیاتر بڕیارەکانیان بڕیاری کاتین بڕیاری مەدروستکراونین بڕیارێک نین کە توێژینەوە و لێکۆڵینەوەی لێکرابێ بڕیارێک نین لە خەمی گەورەیانەوە بێت بۆ پەروەردە و بۆ پەروەردەی نەوەکانی ئەم وڵاتە بڕیارێکن هاکەزایی بڕیارێکدەن و دۆخەکە بڕێخن و ئەمڕۆ سبەیەوە بۆیە ئێمە وەکو مامۆستایان و بەگشتی و کەسوکاری خوێندکاران و بەگشتی هەموو خەڵکی کوردستان چونکە کای پەروەردە پەیوەستە بە ژیانی هەمومانەوە هەمومان نیگەرانین لە کای پەروەردە کای پەروەردە لە وڵاتی ئێمە لەو پەڕیدا ڕوخانی خۆیدا بەداخەوە عەقڵێتی بەرپرسانی ئێمە ناگاتە ئەوەی کە لە گرنگی بواری پەروەردە بۆ وڵاتەکەمان لە گرنگی بواری پەروەردە بۆ پێشخستنی وڵاتێک تێبگەن ئەمان چەندکایەکی ڕووکەش و سەرخانێکە وەکو نەوت و خاشاخیوانە بۆیان مهمە نەوەک پەروەردەکە ئەکرێ وڵاتێکی لەسەر بنیاد بنرێت بەداخەوە یەکێکی تر لە نیگەرانیەکان و ئەتوانم بێژم دڵشکانەکانی ئێمە لە ئەمڕۆیە ئەوەیە کە هەنێک کۆمەڵێک لە هاوڕێکانمان تەنها نیەتی ئەویان هەبوو تەنها نیەتیان هەبوو نەگەوەی چالاکیە یا کارێکیان کرد بێ تەنها نیەتی ئەوانە بۆ داوای مافەکانی خۆیان کردن کە کەمترین مافە کەسێکی وەکو مامۆستا بەدەل و هاوڕێکانی هەموو زیندانیانی سیاسی لە دەڤەری بادینانە بەداخەوە بۆ ماوەی 100 و ئەوەندە ڕۆژە لە زیندانەکانن بەبێ لێ پرسینەوە بە بێدابینکردنی پارێزەر کە حەقێکی شخصیە تەنانەت لە وڵاتە دیکتاتۆرەکانیش ئەمڕۆ ئێمە بەداخەوە دووبارە دڵمان شکایەوە ئەمڕۆ دووبارە کەسوکاری ئەو زیندانە سیاسیانە کە ویستویانە داوایە بکەن لە ناوەندە نێودەوڵەتیەکان داوای ئازادکردن یا داوای لانی کەم مافەکانی وەکو هەر زیندانێکی تر مافەکانیان بۆ داوین بکرێ بەداخەوە دووبارە دەستگیر کراون بە مناڵ و خێزان و ئێمە ینی دووبارە ئەمڕۆ دڵمان شکایەوە لە دەسەڵاتی کوردی دووبارە ئەمڕۆ ئێمە تووڕەبوون لە دەسەڵاتی کوردی کێشەی ئێمە ینی کێشەیەکی گەورەی ئێمەشەوەیە کە چەند مامۆستایەک بۆچی زیندانی بکردن لەسەر داواکردنی تەنها مافەکانیان کە ئەیش موچەیەکی ئاسایی خۆیانە ئێستا پرۆسەیەکە ئەسڵەن حکوومەتی هەرێمی کوردستان کە خستوتە کۆتا قۆناغەکانی ژیان لەم وڵاتەیە پرۆسە و پەروەردە فێرکردن چونکە بەڕاستی ئەو مامۆستایە کە ئەیبینین مەسەڵەن بە 3 مانگ جارێکە موشەیەوەگرێ ئەوە خوێندکارە کە ناومێدە لەوەی کە ئایا دوار ڕۆژێکی خۆی لەم تەواوکردنی ئەم خوێندنا ببینێتەوە بەڕاستی ئەگەر ئێستا تەماشای دایک و باوک و مەسەڵەن مامۆستا و تەواوی چینەکانی ئەم وڵاتە
کە شتێکیان بەلاوە گرنگ نەبێ پرۆسی فێرکردن دەرەنجامەکەشی بەڕاستی حکوومەتی هەرێمی کورسانە چونکە ئێستا کارێکی کردووە ئاسان گەنجان ئەوانەی کە ئێستا لە نێو قوتابخانەکان واز بێن منەکو توێژە ڕێنمایی کارێکی پەروەردەی قساکەم یعنی ڕۆ ئێستا دەرگای قوتابخانەکان کراوەتەوە ئەوەندەی کە من ئاگدارم ژمارەی زۆر خوێندکار وازیێنەوە ئەو کاری ئەم وازیێنان چێ چونکە بەڕاستی ئایندەی خۆی لە خوێندنا نابینێتەوە یعنی سیرەکە کە پرۆسەیەک چەندین ساڵە بەڕاستی بە شەلەلی جێماوە لە کورسانە ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ ئێستا منە دایک و باوکێ ناتوانێت جل بۆ مناڵەکەی بکرێ بەڕاستی لەم ڕۆژانەیە خۆمان ینی ئەومان ڕوبەڕوو بوو کە دایک و باوکێک ناتوانێت جل بۆ مناڵەکەی بکڕێ ینی پرۆسەیە کە لەم وڵاتە ئەوەنە شەلل کراوە خەڵک خراوەتە دۆخێکەوە ینی قەیرانێک دروست کراوە ئاسڵان دایک و باوکێک ناتوانن جلێک بۆ مناڵەکەی بکڕن ینی مامۆسای ناتوانێت ینی قەمیسێ لە بەرکەم مامۆسای ناتوانێت ینی مناڵەکەی خۆی جلێکی جوان کاتەبەری بنێرە بۆ مەکتەب ینی بێگومان ئێستا ئەو پرۆسەی کە پێ ئەو تێ پەرودە فێرکردن بەڕاستی فشارێکی زۆری هەم لە ڕووی دەرنوێ لەسەر مامۆسایان دروست کردووە هەم لەسەر خوێندکاران دروست کردووە چونکە لە دوایە ئەم پرۆسەیە هەم پەیوەندی بە ڕووە سیاسیەکەوەی هەم پەیوەندی بە ڕووە دارایەکەوە هەم پەیوەندی بە ڕۆ کۆمەڵاتێکەوە تەواوی ئەم پرسانە لە کورسانە بەڕاستی ینی گەیشتنەتە قەیرانی بنبەست ینی کاتێک ئەمانە نەبوون بەڕاستی ئەو پرۆسەیش کە پێی ئەو پرۆسەی پەرودە فێرکردن بەڕاستی نابێت و بنیادیش نابێت